دوو مانگایەکی نیشتیمانی کوردستان بایکۆتی کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات و دەڵێتن حکوومەتی هەرێم بووە دەستگایەک بۆ خزمەتی پارتی و داوای چارەسەری کێشەکانی نێوانیان دەکاتن. ئەگەرنا ئەوە دانوستاندن لەگەڵ حکوومەتی ناوەند دەکاتن. لە بەرنامەکانی ئەمڕۆماندا هەوڵ دەدەین بۆ چۆنی هەردوو لە ڕاستەخۆ لە زاری خۆیان ببیسین. دکتەر ڕێبین سەلام کادرێکی دێرینی پارتی دیموکراتی کوردستانە و لەطیف نێروەیی ئەندامی سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستان میوانی بەرنامەی ئەمڕۆماندا بن. سەرەتا لەگەڵ دکتەر ڕێبین دەست پێ دەکەین. دکتەر ئەم کاتت باش و زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. ئەکرێ بە کورتی پێمان بڵێ ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی چی دەتوانی ئەوەمان بۆ ڕوونکەیتەوە؟ تاوان بەنای خۆی گەورە و میرەبان سەرەتا ڕێز و سڵام بۆ هەردوو بەڕێزتان و بۆ میوانی بەڕێز و سەرجەم بینەران و بیستەرانی کەناڵەکەتان. ئەوەی ڕاستی بێت ئەم بابەتی گوایە بەهامشکردنی یەکێک لە حیزبەکان یان دەسەڵات پاوەنخوازێتی لەلایەن حیزبێکی دیکەوە بابەتێکە دەبێت ئێمە بە پێی زانیاری و داتا ئیسپاتی بکەین. ئەگەر مەسەلەکە ئیسپات ببێ لەسەر دوو ئاست دەتوانین ئێمە ئاماژە بۆ بکەین ئەگەر حیزبێ داوای پاوەنخوازی بکە. یەکەمیان ئەگەر زیاتر لە دەنگەکانی ئەوەی کە هێناوێتی داوا بکە پۆست و پلەی ئیداری و سیاسی وەربگرێت بە پێی انتخاباتەکان و تەرجەمەی ڕقەمەکانی ناو انتخاباتەکە نەکرێت بۆ ئەرزی واقع بۆ زیاتر لە هەر مستحقات داوا بکە کە ئەمەوانە دکتۆر ڕێبین ببوورە ئەگەر ئەم باسە بەو شێوەیە بکەین ئەبێ بە شێوەیەکی تر هەموو بابەتەکە بگۆڕین بکەینە ئەوەی کە یەکێتی شریکی پارتی نییە یان دەتوانین بڵین لەو حاڵەتی کە جەنابەت باسەکەی کە ئێوە زۆرینەن ئەبێ بڵین کە یەکێتی وەکو بڵێ چۆن بەشداری لە حکوومەت دەکات بەشێک نییە یانش یە بەشی سەرەکەن یان شریک نییە. ئێستا ئێوە شریکن لەو حکوومەتەدا دەمانوێت لەو ڕوانگەوە باسکەین. ئەگەر بە کورتی پێمان بڵێ بۆ هەندێک شیکردنەوە بدەین. باڵێ ئێمە دوو دەسەڵاتمان هەیە سەرەکی لە کوردستانە لە هەرێمی کوردستانە. دەسەڵاتی پەرلەمانمان هەیە ئەو یاسادانانە 18 یاسا دەرچێنراوە هەر هەمووی بە پێی تەوافق و تەفاهم لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و حیزبەکانی دیکەدا دەرچێنراوە. هیچ قانونێک لەم دەورەی ئینتیخابیەدا دەرنەچێنراوە بە پێی زۆرینە دەنگی زۆرینەکە هێنرابێ. ئەمە بەنسبەت دەسەڵاتی پەرلەمانەوە. بەنسبەت دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەگەر بین ئێمە 45 کورسی لە ئەسلی 111 کورسی پەرلەمانی کوردستان کە پارتی هێناوێتی دابەشی بکەین بە پێی ئەو نەتایجی انتخاباتانە دەبێت نۆد وەزارەت و نیو بۆ پارتی بێ 6 وەزارەت بە 7 وەزارەت بۆ یەکێتی گۆڕان بێ. باشە ئەوانەوە ناڵێن باشە دکتۆر ڕێبار ئەوانە دەڵێن ئێمە دکتۆر ڕێبار ئەوانە دەڵێن بمانەوێ وەزیرێکیان کارمەندێکی خۆمان لە حکوومەتا بگۆڕین پارتی قبول ناکە. کارێک لە شوێنێکی ترا بیکەین دەبێت بە ڕەزامەندی پارتی و سەرۆکی حکوومەتی هەرێم بێ. ئەمە یەکلەیکەن بگلەی لەوەدانیە کە ئێوە زۆرینە بە تەکید ئێوە زۆرترن لە حکوومەتدا و دەسەڵاتان زیاترە و لە پەرلەماندا بە هەمان شێوە بەڵام بەو شێوە نییە کە یەکێتی بەو شێوە ناشتە ناوەڕۆکی بابەتەکە. ئەوەی کە لەو بابەتی کە باز دەکرێت لە پرسیارەکەی جەنابەوە تۆ تەبانەوە دەلالەتە لە ئاگاداری جەنابەت بۆ بارودۆخی سیاسی کوردستان جێگیری بڵێن وەزیری ناوخۆیە. جێگیری وەزیری ناوخۆ کە سەر بە برادرانی یەکێتی نیشتیمانیە دەیانەوێت بیگۆڕن بەبێ عوزرێکی وازەح کە وەزیرەکەی خۆی دەبێت لێ ڕازی بێ لەو گۆڕیدا. یعنی مەسەلەکە لێرەدا ئەگەر جەنابەت وەزیری ناوخۆبی جێگرەکەت دێنن دەگۆڕن. بەڵام پارتی دەتوانێت دکتۆر ڕێبین پارتی دەتوانێت 5 وەزیر بگۆڕێ بەبێ ئەوەی با یەکێتیش بڵێ ئاگادارش بکاتەوە. ئەو دەسەڵاتە هەیە. با بچینە بابەتی کە حەز ناکەم زیاتر لەو بابەتە ئەوە بکەین. دکتۆر یعنی چیتان لە یەکێتیدان دەوێت؟ حەزێک ئەمە دوو مانگە گوێ لە یەکێتی دەگرین و کە گلەی هەیە و داواکاری هەیە بەڵام پارتی ناڵێ چی لە یەکێتی دەوێت؟ بە پێچوانەوە ڕۆژی دوێنێ و پێرێش وتەبێژی ڕستمی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت کە وێنزی دانوستان و ڕوونکردنەوە و وتوێژ دەبێت ئامانجمان بێ و تەکنیکی کارکردنمان بێ. ئەڵێ بەڵام یەکێتیش هاتووە دەڵێ ئەمە ڕاگەیاندنێکە
بەڵام یەکێتیش هاتووەوە بە فەرمی دێنە هەولێر لەگەڵ داوای کۆبوونەوە دەکەن بۆ کۆ نابنەوە یعنی ڕاگەیان تەنها بەس نییە ینی دەتوانانی پارتی بڕیارێک بدا بڵێ فەرمونون سبەینێ دادەنیشین لە فلانە شوێن بۆ پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی وتەبێژی ڕسمیەوانێ دوێنێ بە بانگی عەلەنی باسی کردووە کە بێن دانوستان بکەن و بابەتەکان نابێت لە ڕێگاندنەوە باس بکەین ئێمە ئەوە گەورەکردنەوەی بابەتەکانەوە حەل نەکردنیانەوە بۆیە گرەی دەست بکەیتە دەم کارەکە ئاسانتر حەل دەکرێت بۆ گرێک بەدەست بکرێتەوە باشترە لەوەی بەدان بیکەیتەوە بۆیە دانیشتنی ڕوبەڕوو بابەتەکان سەرجەم چارەسەر دەکات ئێمە کێشەی ئاڵۆسترمان هەبووە بە شێوەی دانوستان و بە شێوەی وتووێش کە تەکنیکی کارکردنی حکومەتی هەرێمی کوردستانە جێبەجێ بۆ ئاسان بۆ حەل بووە نەک تەکتیکیە ئێمە دانستان بەکاربێت ئێمە تەکنیکی کارکردنەکەی حکومەتی هەرێمی کوردستان بریتە لە دانستان و توێژ و مێزی بازنەیی برادران پێویست ناکات بۆ شتەوەیە مەسەلەکان بەرزکەنەوە کە نزیکی هەڵبژاردنین و باکاری بێنن بۆ کۆکردنەوەی دەنگە ناڕەزیەکان و بەرپرسیارەتی بکەنە سەر لایەنێکە خۆیان هێشتا تێیا بوون ئەی باشە بابەتە پرسیاری لە خۆمان بکەین ئەم بابەتە بۆ 3 ساڵ و ئەوەندەیە نەوروژێنراوە ئێستا لە ئاخیر وەختری نزیکبوونەوەمانە لە بەسەلەی ئینتیخابات دێن خۆیان دەکشێنەوە بەرپرسیارەتی خەڵکی کوردستانەوەی پێ ئاشکرایە و دەزانێت کە کێ بەرپرسیارە و بەرپرسیارەتەکە لە ملی کێدایە ئەگەر بابەتی بوجە و میزانیە باز دەکەن حەقی کوردستان حەقی پارێزگای سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجا حەقەکان چ لە سەتە لە کابینەی پێشوە 43 لە سەتیان بۆ چووە لەم کابینە تازەیەدا بەپێی راپۆرتی وەزارەتی پلاندانان ئێمە 400 میلیاردمان هەبوو زیادەیەکمان بۆ لە میزانی کوردستان هەر پرۆژێک 80 لە سەتی زیاتری تەواوی کردایە بڵین بوجەیان بۆ دەناردووە بۆ پێکەوە پارەیان بۆ نارد بۆ ئەو داتانە دکتۆر رێبین بۆ ئەو داتانە پێکەوە لەگەڵێتی چیە دابریش لەگەڵێتیەوە پێیان بڵێن ئەمە بۆ خۆشیان داتاکانی خۆیان لە باکیەوەی پێکشێنەوە و لە باکیەوەی ئەو هەڵا ئەلامی بنێنەوانە لە نزیکی انتخاباتەوە بۆ کۆکردنەوەی دەنگ دەبایە بەهاتنایە ڕوبەڕوو باسیات کردەوە ئەوان خۆ لە ژوورێکە دەوام دەکەن و لە بینایەکە دەوام دەکەن و دەبایە بابەتەکان ڕوبەڕوو حەل بکرابە نەک لە ڕێ ئیعلامەوە و مفاجئە توش ببین خۆیان بکشێنەوانێ بۆ شێوە بۆ لەون و بۆ نەوع ئەمە زەعیفکردنی هەرێمی کوردستانە لەسەر ئاستی دانوستانەکانمان لەگەڵ عێراق باز نییە بۆ ئێمە و لەسەر ئاسی ناوچەکەش باز نییە و پلانێکی ئیقلیمی زۆر گەورەتر لە پشتی ئەم هەڵڵانەوەیە و ئەگەر تێبینی بکەیت جەنابەت هەموو مانگی سەری بڵێ مانگی 1 و مانگی 2 لە دوای بڵێن استیکتافی کوردستانەوە لە 2007ەوە یعنی لە مانگی 1 و 2 2010ەوە باسی بەیت و بالۆری جیابوونەوەی سلەیمانی دێنە ئاراوە یەکێک دەڵێ بیکەیت بەکلێ یەکێڵێ بیبێت وستینەوە بە بەغاوە یەکێک دەڵێ ئیداری سەربەخۆ بێت هەمووی ئەوەیە ئەیانەوێت کە لە ریزی کوردایەتیەکە و ریزی کوردستانێکە و ڕێگی کوردستان لەقکەن و لەنگی بکەن ئەمە قازانجی خودی خۆشیانانە بەڕاستی لە قازانجی هیچ لایەنێکان نییە باڵێ یەکێتی چاوەڕوانی ئەو وشەیە و ئەم ڕستەیکە لە کۆتای قسەکاندا گوتت چاوەڕی ئەوە دەکەن و لە هەر ئەندامێکی پارتی ئەوە چاوەڕوان کراوە کە یەکچێتی تۆمەتبار بکە بەو شێوەیە بەڵام دکتۆر رێبین زۆر سوپاست دەکەم بۆ ئەو ڕۆنکردنەوە دەچمە لای لەتیف نێروەیی کە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە شاری سلێمانی لەگەڵمانە زۆر سوپاست دەکەم بزانین بۆ وەکی مەگوتی نەهاژی لەتیف نێروەیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سلێمانی دیگەلمەیە کاک لەتیف ئەزگەلکی سوپاسیاتە دکەم ژکەرەماخوا ئون بە کورتی ژمارە بێژن کا ناکۆکیێنەوە دیگەل پارتی چنە ئەگەر بکورتی زۆر سپاس کاک دەخیل لە ڕێز و سلااو بۆ بینەران و جێگرانی بەڕێز ببوورە من بە زاراوای سوورانی قسە دەکەم دە باشە من شێکەمە سوورانی فەرموو بەو زاراوە قسە دەکرد ئەوەی زۆرترین ینی وەرگری جێ لە ئێمە بگرێن کێشەکانی ئێمە دەتوانین بڵێن دوو کێشان کێشەیەکەوەیە کە ئەو نائەدالەتی و ناهاوسەنگی کە هەیەی چ لە نێوان ئێمە ئەوان کێشەی دومیش ئەوەیە کە ئەو دەتوانین بڵێن ئەوەی ئەڵێن دوورپێچان ئابلوقەیە کە خراوەتە سەر دەڤەری سەوس واتە کێشە و مەشاکل و داواکاری خەڵکی ئەم دەڤەرەمە هەردووکی پێویستی باوردکردنەوە هەیە باڵێ بەڵام کاک لەتیف ئێوەش بۆ نمونە هەرجەنابێت پێشماوەیەکە بۆ ڕاگەیاندنی یەکێتی قسەی کرد بوو دەڵێ کە پارتی بۆ لاوازبوونی یەکێتی دامەزراوە
ئەمە یەکێک لە قسەکانی جەنابەت ببوورە پارتی بۆ لاوازبوون یەکێتی دامەزراوە حکوومەتشیان بەکاردێنێتن پارتیش دەڵێ ئێوە وا هەوڵی ئەوە دەدەن کە هەرێم پارچە بکەن دوو ئیدارەی دروستکەن بچن لە جیاتی لەگەڵ هەرێمە لەگەڵ یەک وەکو بڵێ لە هەرێمی کوردستانە دابشن دەچنە بەغا یعنی ئەمە چی دەڵێن بۆ ئەوە؟ کاک دەخل کاتێک کە تو دەیت گلەیەک دەکەیت یان کێشەیەک دەخەیتە ڕوو ئەبێ لایانی بەرامبەر بێت چون ئەم کێشەیە چارەسەر بکەمە گوێ لەوە بگری ئەم گلەیە چییە بەڵام کە تو دەیت گلەیەک دەکەیت یان کێشەیەک دەخەیتە ڕوو ئەو یەکسەر تۆمەتبار دەکە بە هەندێک یعنی ئەوەی کە خۆیان دەڵێن هەمیشاڵێن ئەمە خیانەت دەکەن یعنی بۆ نمونە ئێمە ئاسایشی سیاسی ئاسایشی ئەمنی ئاسایشی ئابووری هەولێر و دهۆک و زاخۆ هەموو ئەو ناوچانە بە ئاسایشی خۆمان بە بەشێک لە استراتیژەتی خۆمان دەزانین بەڵام ئەوان بە هەمان شێوە یان بە هەمان پێوەر سەیری سلێمانی و ئەم دەڤەرە ناکەن بەڵام کاکڵاتی ببوورە لەو بەری دیگەڵەوە پارتیش دەسەڵاتی نییە پارتی ناتوانێت هیچ بکە لەوێش ئێوەش دەسەڵاتن نەوێ بۆ ئەم ڕاستیە ناڵێن بۆ ئاسایشی ئەو هەرێمە ئاسایشی پارتی نییە پارتیش دەڵێ ئەو ئاسایشیەوە خەمی خۆمانە ئەگەر مەجال بەمە بدەیت بۆ نمونە لە ئامێدی لە نێوان بارەگای تورکیا و بارەگەکانی پارتی بڕواکەی 100 مەترێک نابێت لە شێلادزیە کە شوێنێ قەڵای شێلەزیەوەی سووریە لە نێوان ئەو بارەگای هێزی تورکیا و بارەگەکانی پارتی ناگاتە 300 مەترێک ئێمە قسە لەسەر ئەمانە ناکەین بەڵام کاتێک کە لە کرماشانەوە ساروخێک ئاراستە دەکرێت بۆ بردومانکردنی لانێکی ئۆپۆزیسیۆنی ئێران ئەوان یەکسەر ئەڵێن ئەوە یەکێتی وەکوا بڵێن یەکێتی ڕەسەدی بۆ کردووە یعنی ئەم دووشتە ئەم دوو جیهانینە زۆر لە جیاوازن ئەبێ ئێمە بێن یعنی زیاتر لە جیاتی ئەم شتانە بۆی ڕێی گشتی ناوخۆی هەرێم و دەرەوەی هەرێم ڕابکەشن بەم شتانە بێن کێشەکان چارەسەر لە چیدایە بە کورتی ئەوان ئەڵێن ناهاوسەنگی هەیە ئەوان لیوایەکی هێزی پێشمەرگە دامەزێنن ئێمە بۆمانە پێشمەرگەیەکدا بمەزێنین ئەمەیە ناهاوسەنگی کاگەر ئێمە نەکی شەریکی ڕاستەقینەنی ئەمە ناتوانین بڵێن بەشداریشین ئەوانە زۆرینەی پەرلەمانن و مافی ئەوەیان هەیە زۆرینەی حکوومەتش دەخیل ئێمە نامەتووە 50/50 کەی داوای 50/50مان کرد با بڵێن ئێمە زۆری نین ئێمە ئەڵێن بۆ خێرە بۆ تو لیوایەکی هێز دروستەکەی کەساتێک لێرەوە دەچێت کێشەیەکی ئەمنی هەیە یان خەڵکێک بەدەستی وە کوژراوە دەچێتەوە لیوایەکی بۆ دادامەزرێنن بەڵام ئێمە ئەگەر پێشمەرگەیەک وەفاتی بکە یان واز بێنێ ناتوانین کەسێکیش لە شوێنی باشە ئەوەی بەڵێ دەمەویست بزانم ئێوە ئەگەر بە کورتی کاگڵاتی بچووکەم وەختمان کەماوە فەرموو ئەو بە کورتی ئەوەی دێگەلە مەلەفی ئەمنیە بەدەست ئێمەوە ئەگینا دامەزراندن ئێمە ناتوان خەلدا بمەزرین هەولێر بڕیار دەدا مەسەلەی بودجە و نەسریە و پارە و ئەوەی لەوێ بڕیار لێ دەدرێت لە ئێمە لێرە ناتوانین ئەو پارەی کە لێرە شای خۆمان خەرجیکەین هەل لە هەولێرەوە بڕیار لێ دەدرێت کابێ بڕیارەکان لە هەولێر دەرەچن مەلەفی ئەمنی لەم سنوورە لە دەستی ئێمەدا جگە لەمە ئەوان دێن گوشارێکی میدیایی شەڕێکی دەرونی دخەنە سەر ئەم دەڤەرە تەنانەت بۆ سەر دەرونی جەماری ئەوش ئەبێ بەهۆی یەک نمونەکان دەکەن ئەو حادیسەی کە دوێنێ لە ئاسایشی لە دهۆک ڕوودا زۆر پێمان ناخۆش بوو بەداخەوە ینی پێشمەرگەیەک یان پێخوشەرێکە کارمەندێکی ئاسایشی شەهید بوو ئەگەر ئەوە لێرە بووە بەڕێی تۆ لە بەیانیەوە تا ئێوارە بەرنەمە نەدەکرد نەدەچونە ئەو ماڵە کەس و کار با بچینە پرسیاری کۆتایی و ئەویش ئەوەیە ئەگەر ناکۆکیەکان چارەسەر نەکران لەگەڵ پارتی
ئێوە دەڵێن دەچن لەگەڵ بەغا و توێژەکە لەسەر چ بنەمایەک و بە چ مەبەستێک؟ کاک دەخل کۆمەڵێک ڕێکار هەمبوو چارەسەرکردیان کێشانە ڕێکاری سیاسی ئێمە ئەوان کۆمەڵێک ڕێکەوتنامەی سیاسی هەیە دەکرێت ئەگەر جدی بن لە چارەسەر دەکرێت ئەمە بکەن و ڕێ بکەوین هەندێک کێشە چارەسەر دەبن ڕێکاری یاسایی هەن ئەوەی پێوەستە بە عەدالەتی دابەشکردنی داهات و ئەمانە کۆمەڵێک یاسایی پەرلەمانی کوردستان هەن ئەگەر ئەمە نەبوو خۆ ئێمە نەمانوتووە بە چینێک بەجیا دەچینە تورکیا یان دەچینە وڵاتانی خەلیجی ئەوان وا دەکەن و ئێمە گلێشیان لێ ناکەین ئەگەر ئەمە بچینە بەغدا خواوان پێش ئێمە چوونە بەغدا و دەچینە بەغدا بەغداش هەرێم هەندێک حقوقی هەیە سەر پێوەستە بە بەغداوە پارێزگەکانیش کۆمەڵێک ماف و حقوقیان هەیە یان ئەگەر پارێزگاری سلێمانی بچێتە بەغدا داوای نەوت بکە بۆ سلێمانی ئایا ئەمە خیانەت ئەمە دەکرێتە باری کردووە ئێمە دوور ڕێگا بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەو ڕێکارانە بگرینە بەر دەتوانین چارەسەری کێشەکان زۆر سپاس ئەگەر بەپەلە چووکە ئەگەر وەختم نەماتیکایە بەپەلێ قسە لەسەرەوە پێ دانوستان بکرێ ئێمە چارانی ئەوە دەکەین و ئومێدەوارین ئەو دانوستانە لەسەر ئاستی بالا بێ ئەو شاندەی پارتی لە موقعی بریارداندا بێ و ئەو دانوستانە ببنە هۆی ڕەوانەوەی نیگەرانەکانی یەکێتی شاڵێکمان نەداوە هەرێم بکەینە دوو باش ئەوان هەوڵ دەدەن کە هەرێم بکە دوو باش بەچی بە نائەدالەتی و ناداپەروەری لاتیف نێروایی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی لەگەڵ دەنگی ئەمریکا بوو زۆر سوپاس